دابەشکردنی دوو موچەی فەرمانبەران لە 2 هەفتەدا دەستکەوتی چێبوو. وەڵامی ئەو پرسیارە گەڕێکی نوێی مشت و مڕ و شەڕی لێدوانی لە نێوان پارتی و یەکێتی و لایەنەکانی دیکەدا هەڵگیرساتووە. میدیای پارتی دابینکردنی موچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە بە دیاریکراوی بە دەستکەوتی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دەزانێت. تەنانەت نازناوی سەرۆکوەزیرانی تەنگانە هەروەها سەرکردەی ڕۆژە سەختەکانیان لێناوە. ئەو پیاهەڵدانە هەر لە پەیامی نووسرا و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا نەمایەوە، بەڵکو وێنەی مەسرور بارزانی و دروشمی سەرۆکوەزیرانی تەنگانە لەسەر یەکێک لە بەرزترین تاوەرەکانی هەولێر نمایش کرا. لە بەرامبەردا میدیای یەکێتی دابەشکردنی دوو موچەی کردووە بە دەرفەتێک بۆ پیاهەڵدان و بڵاوکردنەوەی هەوڵەکانی باڤڵ تاڵەبانی لە پرسی موچەدا. بۆ جۆرەی یەکێتی دابەشکردنی دوو موچە بە هەوڵی باڤڵ تاڵەبانی دەزانن. لەم نێوانەدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بەشێکی دیکەن لەو شەڕە ڕاگەیاندنە. یەکگرتوو بڕیاری دابەشکردنی موچە بە دەرەنجامی سکاڵاکانی خۆیان دەزانن لە دادگای فیدراڵی. نەوەی نوێ دەڵێت داوای ئێمە جێبەجێ کراوە و لە ڕێی بانکی TBIەوە موچە دابەش دەکرێت. هەندێکی دیکە پشتیوانی خۆیان بۆ هەوڵەکانی یوسف محەممەد و غالیب محەممەد و ئەحمەدی حاجی ڕەشید و ئەو کەسایەتی و لایەنانەی دیکە دەربڕیوە کە داوای گواستنەوەی موچەیان بۆ بەغدا کردووە. ئەگەرچی ناوخۆی هەرێمی کوردستان گڕی گرتووە لەسەر ئەوەی چێ دوو موچەی دابین کرد، بەڵام چیرۆکەکە لە بەغدا تەواو جیاوازە. لە بەیاننامەی وەزارەتی داراییدا بەڕوونی ئەوە باس کراوە کە لەسەر بنەمای نووسراوی دادگای فیدراڵی موچەیان بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کردووە. بەڵام هێشتا لە ناو هاوڵاتیاندا ئەو بۆچوونە جیاوازە هەیە کە دابینکردنی موچەی دوو مانگ دەستکەوتی چێبووە. هەر بۆیەشە سبەی ڕاپرسێکی ئەنجامدا لەو بارەیەوە. لە وەڵامی ئەوەدا لە کۆی زیاتر لە 1800 بەشدار بوو، لە 65 بەشدار بووان ڕایان وابووە دەستکەوتی حکوومەتی هەرێم بووە. لە بەرامبەردا لە 35 بەشدار بووان پیان وابووە دەستکەوتەکە بەهۆی بڕیاری دادگای فیدراڵیەوە بووە.